ئەو سەحابەی کە ئەچینە خزمەتی بەسەرهاتەکەی سەحابەیەکی فەقیر و هەژارە خوای لێ ڕازی بێ، لە گەورە سەحابەکان نییە کە مەشهورن کە ئەیان ناسین وەکو ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و طەلحە و زوبەیر و ئەوانە. لە ئەنساریەکانی مەدینەیە، پیاوێکی کورتە باڵایە و شکل و شێوەیشی زۆر جوان نییە. ئیمامی ئیبن حەجەر ئەفەرمێ هەتا نازانرێ لە چی نەسەبی چییە و لە چی تیرەیەکە، بەڵام ئیمامی ئیبن الجەوزی ئەفەرمێ سعد فەرموویەتی بیستمە کە ئەم پیاوەی ئێمە باسیەکەین لە بەنی ثەعلەبەیە و کە حەلیفی ئەنساریەکان بووە. ئەم سەحابە بەڕێزە ناوی جولەیبیبە. بەسەرهاتی ئەم پیاوە سەحابەی بەڕێز ئەبی بەرەزەی ئەسلەمی ئەیگەڕێتەوە خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ عادەتی ئەنساریەکان وابوو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر کچێکیان هەبوایە پێ بگەیشتایە ئەهاتن لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان ئەکرد، نەوەک پێغەمبەری خوا پێویستی پێ بوایە بۆ کەسێک. سەحابەیە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی کرد کە ئەی پێغەمبەری خوا ئێمە کچێکمان هەیە و عازەوە و ئەگەر بەڕێستان پێویستان پێیەتی ئاگادارمان کەنەوە. ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگی ئەو سەحابەیە ئەکا و ئەفەرمێ داوای کچەکەت ئەکەم. طبعا سەحابەکە زۆری پێخۆش ئەبێ و ئەفەرمێ بەسەر چاوانم بەناو چاوانم ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا فەرمووی من بۆ خۆمم نییە، ئەی فەرمووی بۆ کێتە ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی بۆ جولەیبیب. کابرا یەکسەر ڕاوەستا و وتی ئەی پێغەمبەری خوا با پرسوڕایەک بە دایکی بکەم. چوویەوە لە ماڵ بە خێزانەکەی وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کچەکەمانی کردووە. ژنەکەش یەکسەر وتی بەناو چاوانمان پێغەمبەری خوا چی داوا بکە ئێمە بەسەر چاو. فەرمووی بۆ خۆی نییە. فەرمووی ئەی بۆ کێیەتی؟ فەرمووی بۆ جولەیبیب بێتی. ژنەکە یەکسەر وتی بۆ جولەیبیب کوڕی پێغەمبەرە، بۆ جولەیبیب کوڕێتی وا داوای کچەکەمانی بۆکە، وەڵڵاهی سوێن بەخوا نایدەین پێی. جا کابرا کە ویستی بگەڕێتەوە هەواڵەکە با بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کچەکەیان هات وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای چی لێ کردوون؟ دایکیشی بۆی گێڕایەوە وتی داوای تۆی کردووە بۆ جولەیبیب. ئەیوتی ئێوە ئەتانەوێت چی بکەن؟ وتی ئێمەش پێڵێ نابێت، جولەیبیب کەی ئەوەیە کە ئێمە تۆی بدەینێ؟ فەرمووی یعنی ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەڕێننەوە، یعنی داواکارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ ناکەن لە کاتێکا کە خوای تەعالی ئەمری کردووە ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرموو بەگوێی بکەین؟ ئەیوتیان آخر جولەیبیب خۆتە زانی چۆنە؟ وتی من تەسلیمی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم، بەتەئکید پێغەمبەر صلی الله عليه وسلم شتی چاک و شتی خێری ئەیەوێ بۆ من. جا ئەوانیشی چیان بۆ نەمایەوە ئیلا بێن بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم و بڵێن ئەی پێغەمبەری خوا تۆ خۆت چی بفەرمی باوا بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مارەی بڕی لە جولەیبیب و کردی بە خێزانی. پاش ماوەیەک لە ماوەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ غەزایەک دەرچوو، لە غەزاکە سەرکەوتنی باشیان بەدەست هێنا و دەستکەوتی باشیان بوو. پاشان پێش ئەوەی بگەڕێنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئایا کەستان لێون نەبووە؟ وتیان ئەی پێغەمبەری خوا فڵان و فڵان گەڕان دۆزیانەوە. فەرمووی ئیتر؟ وتیان کەسی تر نییە دیار نەبێ. فەرمووی بەڵام من هەستەکەم جولەیبیب دیار نییە، بگەڕێن بە دوایە. پاش گەڕان بە دوایە هاتنەوەتیان ئەی پێغەمبەری خوا جولەیبیب کوژراوە.
بەڵام حەوت کەسی بەدەور خۆیان کوشتووە لە کافرەکان. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بۆ لای و تەماشای کرد جولەیبیب کوژراوە و شەهید بووە و حەوت کەسی بەدەور خۆیان کوشتووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر سەری وەستا و فەرمووی حەوتی کوشتووە لە کافرەکان. جولەیبیب هذا مني وأنا منه، فەرمووی جولەیبیب لە منە و من لە ئەوم. هذا مني وأنا منه، دووبارە فەرمووی جولەیبیب لە منە و من لە ئەوم. سێبارەش دووبارەی کردەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پاشان جولەیبیبی خستە سەر دەستە مبارەکەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تەماشاکەن جولەیبیب ئەبێت چەندێ بچووک ببێ، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە دەستی مبارەکی خۆی هەڵی گرت و پاشان قبریان بۆ کەند و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەسەر دەستیەوە بوو، دای نەگرت هەتا وەکو خستیانە ناو قبرەکەی. ئیمامی ئەحمەد ئەیگێڕێتەوە و ئەفەرمێ باس ئەوە نەکراوە کەوا شۆرد بشیانێتەوە، یعنی شەهید بووە و شەهیدیش ناشۆررێتەوە.